ئەگەر کورسی کەم نەکراتەوە خۆم تەنانەت لەگەڵ مامۆستای جامعەش قسەم کردەوە وتیانە بەو دەرەجەی تۆ لەوانەیە پزیشکی گشتی بە پەرەڵڵ لە زاخۆ گەرمیانە وەربگیرە. تەنانەت کاتێک قسەشم لەگەڵ یاکرد وتی ئەو مامۆستایە شۆک بووە کە بڕوای نەکرد چاوەڕوانی ئەوە نەبوو کە کورسی کەم بکرێتەوە بۆ ئەو دەرەجەیە کە من بە 96.56ەوە کەم بکرێمەوە نزم بووە بۆ سەیدەلیە بۆ دەرمانسازی. من تەنانەت خۆم ئەو پەڕی چاوەڕوانی ئەو بووم کە بم بە پزیشکی ددان ئەوە ئەو پەڕی کەمتریش بکە چاوەڕوان مەکرد تەواقعی ئەوم نەکرد کە ئاوهای نزم بمەوە تەنانەت تەنها لەبەر 0.1 دەرەجە ئاوهای نزم بۆتەوە و تەنانەت کەسی تریش لە زاخۆ من خۆم سەی دەرەجەکانی زاخۆم کرد لە زانکۆڵاین لە زاخۆیە 96 ڕێک بە پەرەڵڵ پزیشکی گشتی وەرەگیرە. یعنی تەنها لەبەری شارەکانمان جیاواز ئێمە هەومان هەمان ئیمتیحانەکەین وەگەر بشتن مامۆستایانی سلێمانی باشترن خۆشی من و بەڕای من وان نییە لەبەرەوەی مامۆستای واش هەیە کە لە سلێمانیە و هەموو ڤیدیۆ داگە لەبەرەی دەرسەکانی خۆی هەموو دەرسەکان چۆن لە مەکتەب و لەسەر ڤیدیۆ لە هەموو شوێنە بە هەمان شێوە شەرحێکە تەلەبەی باشێت تەنها بەم ڤیدیۆیانە توانیان 100 بێنن